على پیاوەکەی ڕاتە دەرەوە ڕۆژی بە 500 روپیە ئیشەکات 500 روپیەکە کاتە نزیکی 4 پاوە سا دڵی خۆشەکەم. Okay, I give you money, okay? Look, this is for you. 3 kilo of it. Alwa danishnu pakiya. He understand my English. No, you're speaking good English, brother. It's okay. But the people here, they eat cow meat? No, cow meat. No, not allowed. not allowed. Only for buffalo and chicken, mutton, fish. Allah qabrisani musulmana kana. Here is a cemetery? Yes. Look at ابن ابويا نابم قبرستان خو ما لاقي شيكم نما مردو خو عافيكا على لنا وزوت تسكا لسجاده كان اتون دير استخوا مالي خو بيت سجاده استراحتك او بدك بتيه ये सब मोमडन का कबर होता है ना كاكا वो قبرستان مسلمان تواو زانم. What we do now? That's it? No, so many covers here. Don't need a cover, brother. We go to the place where's the slum area where I want to see the live people, not the dead people. बीच में ओला دور علي يا بجي خويا زور شكر بوتو الحمد لله رب العالمين خويا زور سباز بوتو يا ربي يا لو نعمتي هذا انا يكمل الخلق لم شو انا اجي اخوا كان الايران يجيبوك والله داي لو ما بس ام بزمن جوان بيني ليري if I want a milk I can go just take a milk yes على ما غافريا كانن لهاتش كابيان يا اخون ولا ورن فبيا ويكذبت وانا دسان لي بعد من هيك نعلم ثانك يو ريفيو كم لكم من ببنوسن عرض لو قلنا हेलो ये बाबा आए हुए इंग्लैंड से होटल में ठहरे हुए यहाँ पर लिबर्टी में थोड़ा बात करना चाहते हैं मैंने कहा कोई बात नहीं हमारे बाबा से मिलो بديني ما لو ناس انا بشيبو what was it brother This is a painting. You know Kama Sutra is the Mughal. بابا في لا استغفر الله I'm Muslim brother I'm Muslim it's حرام پێشەوەی دەستکەین بە گەشتەکەمان دەگەڕێینەوە شاری واصل لە بەریتانیا لە چەندخولەکێکدا ئاشناتان دەکەین بە عومرە. قسەیەکی ناو کۆمەلگا هەیە دەڵێت لە پڕێک نابێ بە کوڕێک هەڵبەت هەنگاوە نێبەناو دەیان کون و کەلەبەری تاریکیدا تا دەگات بە ڕۆژێک کە خەڵکی باوەڕ ناکەن چۆن گەشت بەم سەرکەوتنە جا دەبن بە دوو بەشەوە هەندێکیان لایک و کۆمنتی جوانەکەن وەکو ئێوە هەندێکشان لە ناخەوە پیان ناخۆشە و حەز بە نەبوونی دەکەن بۆیە تکایە لە ژیانە هیچ کەسێک برینار مەکە چووکم هەست وەکو هیچ شتێکی کە نییە نەقەرەبوو دەکرێتەوە و نەتیمارش دەکرێت جوانی ژیان لەوەشدایە ئینسان دڵێکی گەورە و هەستێکی پاکی هەبێت با پێشگیری یەک بین لە بەرەو پێشبردننی بزنسە کوردیەکان بۆ ئەوەی ئەو هەموو گەنجە جوانەی وڵاتان جێهێشتەوە بتوانن لێرە هیچ نەبێت ژیانێکی سادە بۆ خۆیان دابین بکەن لە ڕێگەی ئەم جۆرە بزنسانە وەک سۆپەرمارکێتی عومرا کە دەستی سەدان کوردی گرتووە لە شارەکانی دیکە و هەمیانی خسۆ لەسەر ئیش و کاری خۆیان و وا هاوکاری کەسوکاریانەکەن لە کوردستان کە لەم کاتەیە نەبوونی موچە و کەمی دارایی و ژیانێکی سەخت وای کردووە لیان خەڵکانی ئێرە دەستی هاوکاریان بۆ درێژەکەن وەک پیرەمێردی شاعیریش دەڵێت ئەگەر تۆ زانایت دەزانێک فێرکە ئەگەر دەوڵەمەنیشی فەقیرێک تێرکە فەرموو با بچینە ژوورەوە و ئەم شوێنە تازەتان پێ بناسێن لەگەڵ بابێت ئێرە شاری واصلە لە بەریتانیا ماڵی دەیانەتەوەی جیاوازی مسلمانە کە ساڵانێکە لێرەدا دژێت بەردەوامەش ڕێژەیان زیاد دەکات. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون
تذكرون. It's great to be here this morning to this opening of the new supermarket that's behind me. It's an absolutely beautiful building and we've got such a big queue of people waiting to get inside. لێرە دیارە کێک و شیرینی بەخشنەوە بۆ کەسانێکی هێنێرە تازن ئەمە لە کۆتایی هاتی بەرمان نەکەوتەوە بەخۆکە بێکی وە کۆفیەکە وش نەما لە کاتی کردنەوەی ئەم جۆرە سۆپەرمارکێتانەیە کێک و شیرینیان بەم شێوەیە بۆ میوانە با بچینە ژوورەوە ماشەڵڵا زۆر گەورەیە ئەمەش جۆرە خواردنێکی کێ لێرەدایانە ئەو زەن ئەمەیان چی دوو جۆر سەمۆسا لەگەڵ سێ جۆر گۆشت و کەباب و بریشک ئەمڕۆ خۆشحاڵن بەکردنەوەی یەکێک لە گەورەترین حڵاو شۆپەکانی شارەکەیە. هیچ شتێکیشی کەمتر نییە لە سوپەرمارکێتە گەورەکانی بەریتانیا بگرێ ئێرە زۆر باشتریشە لەبەرەوەی هەم خاوەنەکەی کووردە لە قەومی خۆمانە هەم شتەکانی زۆر کوالیتی و حەڵاڵە سعرەکانیشی زۆر مناسبە بۆ خۆشحاڵین بەکردنەوەی ئەم نوع سوپەرمارکێتانە بەڕاستی زۆر ضرورە بۆ کورد بەتایبەتی. Make sure everybody come here, everything available here. لەگەڵ ناوهێنانی سوپەرمارکێتی ئۆمرا بێخەمە بی لە هەر شتێک کە پێویستە بێتی. اهلا وسهلا بكم بواصل. طبعا اليوم معانا سوبر ماركت عمره متوفر عندنا كل شيء تحبونه وكل شيء موجود. بخير بن بو عمره وصل لهشتي بانيات هذا شو روجانا كرانتو كارباكاش مع 90 دقيقة بلاش الروجانا. بەخێر بن بۆ عومرە من شیلانم فەرموو با بەشەکانی ئێرەتان پێپشان بم لەگەڵ بابن تا کۆتایی برنجی خڕ برنجی درێژ بە کیسی بچووک بە کیسی گەورە خڕەکە خەڵک زیار حەزیلێت یا درێژەکە وڵڵاهی بە پێی جۆرەکانی شت ئێستا هەندێک هەیە یاپراخ و کوبە و ئەمانە دروستەکە پێویستە خڕەکەی لەبەر دەست بێ بۆ قوبڵی و بۆ پڵاو و بۆ ئەمانە باشە بۆچی درێژەکە بە خەڵک نایە بۆ جوان ناوەسێ لە یاپراخە پێویستی پێ برنجی ور بێ بەس لەبەر ئەوەی برنجی ورد ئەوەی کە سنگڵە بچووکەکانە بە عیلەکانش ئەم فەردانەیە بەڵێ ئەمە جۆرەکانی ئاردا هەموو جۆرەکانمان لەبەر دەستایە لە ئاردی سپی ئاردی بۆر ئاردی گەنمەشامی ئاردی برنج هەروەها ئەمە دڵخوازی هەموو کەسێک هەیە کە گلوکۆز فری بێ بەڵێ دەبن ئەو جۆرە ئاردە هاوڕیان لە کوردستان ئێمە زۆر بەدوایەگەڕان کەسێکمان هەیە لەوەیە کە پێویستی بۆیە دکتۆر بۆی نووسیوە ئەبێ ئەو ئاردە گلوکۆز فری بێ جا من لێرەوە لە بەریتانیا هەموو جارە بۆ یەکڕمۆی نێرمەوە بۆ سوپاس بەخوا لێرەش هەیە هەمووی پێویستیەکانی ناوماڵە لەبەر دەستایە لە تاوە و مەنجەڵ و قاپ و قاچاق هەموو ئاسانکاریە کراوە لەم بەشەیە ئەمە یادگاریەکی زۆر ناخۆشم بیرەخان ساعت و نیوە لە هیندستان لەوێ مەعاملەم کرد کەچی سەرەکەی مێدامە تۆ سەرەکەی قاپێکی کێیە لە پێم زۆر باش ئەمەش بەشی وشکەکانە نۆک و بڵین ساوەر و نیسک و هەموو پێویستیەکانی سوبی لێیە و ئەمەش پاستە و جۆرەکانیەتی هەموو جۆرە داو دەرمانەکانی لێیە کە ئەتوانن بەکاری بێنن بۆ یاپراخ بۆ ماسی بۆ گۆشت ئەمەش بەشی خواردن لە قوتونراوەکە لەگە بڵێ مەعالەبات تەبەر عەرەبیە با تۆزێ بیکەین بە کوردی خیارشۆردانەیە ئەمەش بەشی زەیتون و معلەبات و هەروەها سۆزەکانە کەچەپ و مایۆنیز و چیلی سۆز و جۆرەکانی تر بەڵێ ئەمەش جۆرەکانی ترشیاتە خۆشکراوە ئامادەیە هەروەها هەمووی لەبەردەستە لە لای خۆمان پێویستیەکان حازرکەی بەڵام ئێستا لێرە هەمووی لەبەردەستە و ئەتوانی بیبیتەوە ماڵ و ترشیاتی لێ دروستکەیت ئەم جۆرە سیرە خۆش کراوە بۆنەکەی کەم بۆتەوە لە جاتی سیری فرێش بەکارهێنیت ئەڵێن بۆ زەخت و شەکرە و کۆرسۆڵی خوێنەوەشتانە زۆر باشە ئەگەر وایە دکتۆرەکان لە خوارەوە لە کۆمنت بۆ منووسن تکایە ئەم بەشە بەس کوردیتیان نییە ئەفریقی و کەرەبیان و بەگلاندیشی فودە واتە خواردنە ئەفریقیەکان بەڵام کوردیش بە تەکیدی پێی خۆشە ئەم جۆرانە تاقیب کاتەوانێ و هەروەها بەشی دۆشاوی تایە بەشی وشکەمەنی تایە وابزانام لای خۆشمان ئەمانە بەکاریێت هەڵای من زۆر حەز لێتی بەڵام دکتۆرێک پێی وتوم ماڵێ دۆشاوی تەماتە و درشاتی هەلگەمەخۆ ئەم بەشەش بەشی بەتانی و دۆشەک و سەرینە خانوەکانی ئێرە بچووکە بەڕاست زۆربەی کەس سیستەمە کۆنەکانی کوردستانیان گەڕانۆتەوە بۆ ئێرە و پیان خۆشە کە لەسەر کەڵچە و شێوازی کوردەواری بژین
بەس باشە شیلاخان ئەم پرایسانە بینم فەرقی هەیە لەگەڵەوانی پێشەوە ئایا سپیشال ئۆفەرەکان نەخسۆتە بەشی دواوە؟ بەڵێ سپێشال ئۆڤەرەکان هەمووی لە بەشی دواوەیە هەروە سیعرەکانیشی ناگۆڕێت بەم شێوەیە ئەبێت زۆر گونجاوە کەواتە کە هاتن بۆ ئێرە یەکەم شت وەرن بۆ دواوە ئەمەش بەشی قاپ و کۆچک و چەتاڵی سەفەرین هەروەها شامپۆ و پاکەرەوەکان هەمووی لەم بەشەیە کۆبۆتەوانێ ئەوەی بۆ جلی سپی باشە زیاتر خەڵک ئەم جۆرانە بەکارهێنێ ئەمانە بەکارهێنن هەروەها ئەمانەش ئەتوانی بیخەیتە ناو خەسالەکەوانێ ڕەنەکان بڵین بۆ ڕەنی جلێکی کە نابێ بێک ڕەنەکان پارێزراوە بێت ئەمەش بەشی مەطبەخە خاولی و ئەو بەشانی کە بەکارهێنی بۆ ئەوەی دەستە نووسێ بەڵێ ئەمەش بەشی بەستەمەنیەکانە بەشی ئاسکریمی تایە جۆرەکانی ئاسکریم بەشی نانی لێیە بڵین ئەو نانانەی کە بە بەیانیان ئەخورێ وەکو ناوەشکێنە و هەروەها جۆرەها نانی پاکستانی و هەروەها خواردنی عەرەبی تایە کوردی تایە ئەم شتە بەستوانە لە سوپەرمارکێتەکانی کە خەڵک کەسیرەکان و ئەزانێ حرامە هەندێکی هەڵ دڵنیانێ بەڵام لێرە 100% دنیای ئەمەش کارەسانەیەکی باشە بۆ مسلمانان ئەو ڕۆنی کە ناسراوە بە کوردی لە ڕێستۆرانتەکاندا بەکاری دێنن بۆ خۆشکردنی برنج لە عومرا بەردەستە لەگەڵ دەیانجۆ ڕۆنی تایبەت کە بە کوالیتی بەرز بەرهەمێنراون ئەمەش جۆرە خواردنە دەریایەکانە لە ماسی گەورە و بچووک و هەروەها هەموو جۆرەکانی لێرە هەیە و هەمووی تایبەتن ئەم بەشە بەشی مرەبا و هەنگوینە هەموو جۆرە چاکان لێرەیە لەبەر دەستە لەم شەڵفەیە چای کوردی چای عەرەبی چای پاکستانی ئینگلیزی بەنگلادیشی هەموو چای هێورکەرەوەکانیشی لێ چاینیش لەم بەشەشە هەموو جۆرە شیرینیەکانمان هەیە شیرینیە کوردی و پاکستانی و هندی و هەروەها کێکی مناسبەکانیشمان هەیە 15 جۆر نانمان هەیە لەم بەشەیە بەتایبەتی ئەم بەشیان زۆرجار لە سوپەرمارکێتەکانی کای بینی و ئازانی کە بەرازی تایە هەر بە جدیش تایەتی لە هەندێک شوێنە بەڵام لێرەوە نەهمی حەڵاڵە دەستان خۆش بێت شتێکی زۆر باشە مناڵ زۆر حەزی لەوانەیە ئەم بەشەشمان پێک هاتووە لە بەشی چیپس و هەروەها چەرەسات هاتووم چەرەس بکرام So I came here to check the deals. Today is the grand opening. I find many more than I was expecting. Different variety of nuts, many offers. And even as a Lithuanian, I found so many good things. My basket is nearly full. لەم بەشەشە بەشی شیرەمەنیەکانە قەیماق و ماست و هەروەها جۆرەکانی شیر جۆرەکانی ماست جۆرەکانی پەنیر From this section you can find the white sugar, brown sugar, too many products for cake, English tea, too many cereals for children and for adults as well. Our price is very good and very cheap. We have too many type of dates, high quality, good prices as well. Like you can see, it's organic. ئێرەش بەشی قەسابەکەیانە کە چەندین جۆر خواردنی حەڵاڵی تایە گۆشت و مریشە کاک سامان چۆنی زۆر سپاس منش هەروەها وەکو هەمیشە خۆ دەزانی ئەمرە سۆپەرمارکێت لە بەریتانیا دەخوا بە زیابێ دەستێکی دیاری هەیە و یەکەمە سپاس بەخوای گەورە واوردەوە دەشتووە خەریکەتەوای بەریتانیا گەورەترێ بێت و خەڵکانێکی زیاتری شوێنە سەری شوکە لەم مارکێتان خۆ دەزانی قەومێتیری نیە هەموو قەومێکی شەکا لێرانە بڵێ نەمەنی هەر کوردیشکە هەموو قەومەکانمانەیە شەکەی سپاس بخوا هەموو شتێکمان حەڵاڵە لێرانە ماسیمان هەیە ماسی فرێشمان هەیە مارەنایتمان هەیە بە دووسێ فلاژێڕێ دووسێ تامن ئەمری شانە خۆتان دەرمانەکە گشتی خۆمانی کرد ئەمە تامی لیمۆیە ئەمە تەندوریە ئەمە پەریپەریە بڵێ تورە سپایسی تامەکانی جیاواز هەمی یەک جیاوازە ئەمە تامی لیمۆیە ئەم جۆرەیان چییە بۆ خاتی خوا بە یەکەم جار هیری پێڵێن سۆڵت فیشی پێڵێن بڵێن ئەفریقی حەزیان لێتی ئەوە چۆنەکرێت ناوەکەیەکەیتەوە جۆسکە ماسی بیاڵێنەوەێ بەڵێ ئەمە سۆڵت فیشی پێ بەم شێوەیە قەت نەمدیوە یەک شتی زۆر گرنگش هاوڕیان لەم سوپەرمارکێتەیە جگەرە ڤایت و ئالکۆحۆلی بە هیچ شێوەیەکە نافرۆشێت کاکاوسەر تەواوی مارکێتەکە هێجیمسیە پڕ بە پڕی حەڵاڵە هیچ گومانێکی تیانی لەخوا بە زیاد ئەمە بەشی شیپەکەمانە ئەمیش لامسێک شنەکەمانە لە 14 کیلۆ هەتا 7 کیلۆ 8 کیلۆ بۆی گۆشتێکی ناسک و کوالێتێکی جوانی هەبێ گۆشتەکەمان هەمی هەیە جێمسیە ئەمەش عینە شێوە شیپەکەمانە
شبی وردە ئەمەش مانگایە بە مانگا بە ساخیە هێنی ئەوە نییە بڵێن بچین کۆتێ مانگا بێنین سپاس بۆخوا ئەمیش هەر شیپە ئەو شیپەکەمان شیپێکی زۆر جوان و بچووک و ناسکە زنجیرە سوپەرمارکێتەکانی عومرا لەلایەن کەسانی بە ویژدان و موسڵمانەوە خاوەندارێتی دەکرێت هەموو پێداویستەیەکی ڕۆژانی تێدا دەست دەکەوێت و حەڵاڵە لە چەندین بەشی جیاواز پێک هاتووە وەک نانەوە قەسابی شیرینی دەیان جۆر کاڵای دیکە کە تایبەتە بە نەتەوە جیاوازەکانی جیهان و بۆ پەڕی متمانە و ڕێزەوە بەخێر هاتنی کڕیارەکانیان دەکات لە شارەکانی واسڵ، دوزبری، لیڤەپۆڵ، هەلیفاکس، نۆرزامتن، لێستە. ئەمڕۆ ڕۆژی سێمانە ئەمانەوێ بچین بۆ شوێنێک پێڵێن سلۆی ماریا ئەو شوێنەیە کە فەقیرەکانی هیندستانی تیاژی لە ناو خێمە و چینکۆ و تەلبەنێک بە چوار دەوریان ناکراوە و تر شوێنێکن جا کراونەتەوە لە خەڵکە دەوڵەمەندەکەی هیندستان بەڕاستی ئەبێ ژیانی ئەو خەڵکە ببین ئێستا ئەڕۆین فەقیرترین خەڵکی ئەم سەرزەوەیە بینی لەگەڵ مابن تا کۆتایی بۆچی ئەم شتانشتان پیشانە ئێماوڕیان هەم بۆ خۆم و بۆ ئێوەش بۆ ئەوەی کاتێککە ئەگەینە ئەو پەڕی ڕەفاهەت ئەو پەڕی خۆشی ئەم شتانەمان بیر بکەوێتەوە کە خەڵکانێکەیە لە خوار ئێمەوەن هەموو کاتێکە بە شکری خوای گەورە بکەین کە ئێمە لە چینی ئەحمەتێکە ژین و خەڵکانێکەیە لە خوار ئێمەوە کە چی ژیانێکی سەختیان هەیە لەم دنیاەدا وتی منەتان بەم بۆ ئەوێ لەوێ شوێنەکەتان پیشانێەوە لەگەڵ شتانابم ئەشتانێنمەوە بۆ ناو بازار بۆ نیودەلی تەمەەن لە فلیپین شوێنێکی تا بۆ ڕۆشتمەڵا ئەوە سەر خابرانەکە بوو ئەویان جیاواز بوو بەڵام ئەمەی ئێرەش پێما بێت لەو جیاوازترە با بچیم زانی چییە ئەم کاکەیە ئەڵێ بە 400 ڕوپیا ئەمیە کاتە نزیکی 2 پاوەن ئەمە ئەمات وەشمانێنێتەوە لەگەڵشمان ئابێ هەتاکو یاوارە Hello, I'm Sunny. I'm a driver, auto driver, tuk-tuk. I have go to the slum area after talking, okay? Asif? Hafser. Romy? My name is Hafser. Assalamu alaikum. عليكم السلام بس تفكروا عرزك في سبرار رو برا عرومة شيء ليرة أما في تركانن اللي عربانه وما تروشتها كانوا هل يرشها جنو اللي رشها أخوي There's someone cutting hair there. We're gonna go look there. No problem. Come. Okay. Chicken shop. But this is a street market, na? Yeah. Not shop. It's a street. It's a permission. Okay, street food market for the slum area. Yeah. Yes. Okay. इसमें है भैया कुछ है मछली वछली है ما مريش فروشك أنا. दिखा दे मछली दिखा दे उसमें है दिखा दे بس أوا زين شيء كان هاوري يعني أوان ببيع وش الفاك ناك نازم وشون لو لو بري علي ريا fish market and a fish shop ده أنا شنو بوشي ويو ماسكة look at this oh nice क्या नाम है इसका मछली का this is roe मछली fish what is the name روم مشلی روم مشلی پیل نمیست نزدم ولی باز وشتی خوانی هاوری یعنی او بم شیکنو بخوان نزدم لماسی نزدم روم مشلی هاوری نمی چی جوره ماسیه که لکومنت بوم بنوسه It's a different quality. This is big. So big. Wow, that's big. I think 3 kg का होगा. I think 3 kgs. 3 kg. 6 kg होगे. अलवा दान شنو فاك يكن. Okay, thank you. Have a good day. Thank you. الله كورة من حكي شو أنا فقير كان زانو توبو بيشتغل من النبي. My English not good, but you manage, okay? He understand my English. No, you speaking good English, brother. It's okay. It's ready for paya, for mutton paya. Mutton paya, na? Mutton paya, chia. But the people here they eat cow meat. No, cow no meat. Cow meat. Not allowed. No, not allowed. Only for buffalo and chicken, mutton, fish. Go to the inside. No, because it's a very dangerous area. Please come. Dangerous, yeah, okay. على شلونك زوخة ترى ما نروينا ناو باش أتشين بوشو نقرب على الخكيكة Please stop this. It's an old furniture market. TV, fridge, cooler. It's an old. على تلفزيون مثلا جو اشتمال أو اشتعناه ميشاكا كانوا ليرا ها ما نتشو دانشتون عليها مو خسخانني كيما معنا حكمين فرين هیچ پارێک نایەنە و کەسانی کە نەخۆشنەوە ناوێ و دکتۆری زۆر چاکشمان هەیەڵێ ڕاست شەکە خەڵک لە وڵاتانی کە هەیە بۆ ئێرە بۆ خەسەخانەکانیە ئێرە شوێنێکی کێیە
الله قبرستاني مسلمانة كان. Here is a cemetery. Cemetery. Yes. Look at. ابن ابوي نابم قبرستانه خو ما الله كي شيكم نما مردو خو عافيكا هاوريان ايرش قبرستانه وكوي فلبين كجاري بيشور روشتم بلام ليره خانو كان يعني لسه قبر كان نكردو بالضبط لو شنانه كردو تو كقبريت يعني اها بيناني دوامو اما بيلن بينا बाहर से निकल के प्लीज कम दिस साइड सर ये वाला अच्छा वो एक्सप्रेस के पीछे इधर से है ना الله شي what he say he said this is all Kabristan area. Yeah. But that time is look at this qabr. Oh, so many qabr is here. Okay, that's a Muslim. Yeah, that's a Muslim qabr. चाचा. Yeah, this is a Muslim qabr. I read. Muslim qabr. ये सबका मुसलमानों का qabr है ना? ये सब मोहम्मदन का qabr होता है ना? كاكا वो خمسة مسلمان تواو زانم. إنا لله وإنا إليه راجعون. خو عافية كذا يا أخو. Cheap Kenyasa. What we do now? That's it? No, so many qabrs here. But what we do? We don't need a qabr, brother. We go to the place where's the slum area. Where I want to see the live people, not the dead people. So all Islam area is very near. يا قبل خلقي الذنوب بينا مردو خو عافيكا تواو نعنا. Listen sir. ما شاء خو عافيانكا. إنا لله وإنا إليه راجعون. Construction the home. Okay. Qabr inside upside. اها اوكي هلا قبرستانه كان ليري او كابرا كليو بدروي كربا كردي كيدو لارو جنابتان او شميا مسلمان او خانو مالا كان يعني دبر بابرن بوشونه كي حزم لخلق زنوب بين مردونا This is Islam area. ठीक है? Okay. Islam area में so water flow. Okay. Every people outside. Okay. But his Islam area is so water flow. Come. Okay. Okay. Uriya saka balini. Okay. Bye bye. Thank you. Islam. I know بس خسر ما أنا كيف قرأته أمره. يوم بشوني كي كيف مع بكشي ما أماني بشوني جواز وباركش اللي زياكر دي. بالحصل يسمي هنا أو بئرة أما منطقية كي فقير ما لكاني أنا. Chicken shop. Hello sir. Come inside please. Yeah. وكل أنا بشوكانة سيما جوكا كاني أنا. بوكرول شي بوكاني شي. ये अपना जैसे है ना झोपड़ियाँ सब दिखा रहे हैं कितना है क्यों नहीं बनाते पक्के मकान क्यों नहीं देते مالكاني أنا. क्यों नहीं बना रहे पक्के मकान उनके लिए आए हैं लुक एट द इनसाइड लिटिल होम हेलो आपके कितने लोग हैं परिवार में 5 मेंबर हैं इनसाइड 5 members inside here 5 نفر اللي راجين and husband and wife اوكي سي منالو جنوبيا كن اللي راجين على بياوكي رو تدروا روجي ب 500 روپیه ایشا قات 500 روپیه كات نزيكي 4 باغ صدلي خوشكم okay I give you money okay look this is for you okay for your kids थोड़ा सा दिखवा दो थोड़ा सा it's a student class yes कौन सी क्लास में आप कौन सी क्लास में I'm a student aqui اللي راح اخواني لا خوش ما بيش قي بين جسري بو بقريت okay so 5 سال مو بيش شاشي تواو كردوها and what he is doing now studio है studio is a studio inside it's a studio here wow वो एडिटिंग में रहते हैं वो है ना प्रोडक्शन हाउस में मैनेजर के नीचे काम مانجر production manager الله كاك زيرك او production manager سري كلام جوره بتشوكيا بس يكشتي زور سير هاوريان هندستان بو فقيريوا 24 ساعه كهرباء هي كان عندنا لا فقيرين شوني ام ملاتش تاك اريا ام كرولي رخ وين كار سيريكا اما شلون كيتي اوكي ثانك يو برزر ثانك يو मैं तो ये था बीच में जब बाड़ा ये तो मैं बोला नाले के बीच अपना مالك انا بمشي ويساعدين بوصل اريا كيكا مال فقير كان كيكا दिखाओ ना यार पता चले बेंच हमारा क्या कर रखा है इन लोगों ने ورا جگرك شو بكره اوكي प्लीज कम दिस साइड प्लीज بروش الله ورا بو مالي من بس شو مالك يزاني امشي ऐसा घुमा दो कि पूरा वहीं पर बाहर निकल जाए دور علي يا بجي خويا زور شكر بوتو الحمد لله رب العالمين خويا زور سباز بوتو يا ربي يا لو نعمته هذا انا الحمد لله خويا
Brother, how old is this place? It's managed for every people because look at this, the people damage. इसके अंदर रहता है कोई बाकी ये सारा टूटा हुआ Does they pay something here? They pay for the rent? A government land, he said, he government land है ना, आपको कुछ को पे तो नहीं करना पड़ता ना? No, no. Every people is no pay anything, no pay. Okay, خلكي يرى پارە نایە بەم خانەوە جا پارەی چی بەنداماوانە وەڵا لەسەر ئەو جادە بخەوێت سەر عەرەبانە زۆر لێرە خۆشترە ئەنی ژنگەیەکی زۆر پیسشە نازانم چۆن تووشی نەخۆشی نابن. If they need a doctor, where they go? Only for government office or hospital. هەڵە دکتۆری شانی ئەوێ بچن تەنها بۆ خستخانەی گشتی Go to the خستخانەی government حکومەت. hospital. हम सब तो वहीं जाते हैं ना government hospital में जाते हैं हमारा कौन सा कोई doctor How many people live here? Like 1 million 1 million. Ah, 1 million خلق لێرەیە ژی. कुछ तो करे government आंटी कुछ करते तो है ही नहीं. कुछ भी नहीं करते सर क्या उतना इलाज करने के बाद What is it? ये मंदिर Temple. Temple. Buddha? शीतला माता. Shila Mata. माई वाली माई. Oh, خواکانە لێرە نوێژی بۆکە. And how about this one? ओम नमः शिवाय भोलेनाथ. भोलेनाथ. ओम निराकार. सब दुनिया इसके अंदर ही है. All world. You pray for it? The people pray for it? Okay. Every time. Every day. Every day? Every day. Okay. نوێژ بۆ پیاوە کە نازانم چییە. شەوبیل ئەمە جوانە. سی بزنیواتان بینیوە ڕیان؟ عەرەبی چی؟ وەڵا بزنە زۆر زەیرە. درێژە. زۆر جوانە. You didn't do nothing, we just give to you for yourself. You think it's little? Asha. That was. Ali ڕێ ڕێگاکە کۆتاییەت ئەڵێ ناتوانم ماتۆڕەکەم بەرمە سەرەوە چونکم هەمی چاڵ و چۆڵیە وەرحەسڵ سیارەشی پیاوە بەس نازانم ئەم بۆ نایبات بە پێڕۆ حەڤە دەقەیە لێرە بۆ. Oh my God. It's two roads, brother. We can't go this way or this way. What he say? एक छोटी गोट. He said only close. Okay, we go this road. Ram Park. Sanjay Colony. Okay. So he give us the 3 drink water. खिला दो बादाम तो दे दो 5. और तक है क्या? Indian बादाम. बादाम हाँ बादाम इंडिया. Indian बादाम. The 3 glass, take 3 glass for my friend too. What are you doing in India? एक गिलास और देना. Okay. Video. تقالوا جان تقالوا بيو كورة لدواتو يا. Carefully mobile phone and camera, everything. Okay. Carefully. And don't talk anybody. Okay. الله يغسل لك الكسامك أقول لك كاميرا وتلفون وجان تاكا شوبه. دور الناس عاد يشتيوه. Thank you. रोड काफी चौड़ी है काफी चौड़ी रोड है वो بفرو يا اخوان مالا كنت بين او توش وكنت قالوا لي تو فري كاك بيرو بخويا انا مال يمنيه هندستان تولا بريطانيا بي سالجياوي روش ما توركي بين يا كم جارو تيم رقا باشني ساخسر كم صاحب دكانه اكل وتي عيبيني رقا عاد شي ما توش دم سربوسه ورا ما توركي بين اللي رسوار بين ماما بوناو مروه مال فقيره كان جابا برو خو پارباني ابي داما شوشتي واقع برو خوي زر رقا بام سياره برو حساب نسوار يخوزي موليبا برو معي جو Hello. If you come little bit this way, you can go. Thank you. لينا برو.
كبسي كردون بلاوە لەم کاتێ هەموو سیارە بۆ هات بايك جاب خم دسي لنا ما خم شيء بسريو داي ورا بعمل سوار بو والله كبسي كدول ولا برا الروشي هذا لم شخصية ما مش ما ورني بولي ماشي بس الرقم من برسوار بهم كاس بريكس ناوسي Oh my god. إيرا منطقة فقيرة كان بابروين لاو ببيني. So the people live in here and that's a school I think, yeah? خلق لي رأي أجي وأوش مكتبة كيلي أما عندنا شمي دكان وبازار. This is a shop, yeah? Huh? I think Islam area only this. No, this is a big brother. You have to go like this and after that inside. Yeah. Gadi stand, I think not safe. Not safe? Yeah. الله شونك خطر وانا روين. أخو هذا بيبتشي مزارم شيء يعني. أقدر كشتي بشنو يعني. زو حزكم شلون أنا ببينهم شوف أما يخجر الأجيال دوباره نبيته. What happened? Was problem? These two guys was not safe, yeah? Not safe. Yeah, they're looking for something. They taking back. Okay. أودو أنا دوام أكرتهم. بس معك خوش جيلي هذا. أما جيلي كوني إن اللي رح له وشنن. وإيشون باكي كانوا وبمشيوا أو باشانن كلام عمله كانوا فريين أما أن اللي رشتي كيف يدرسوا كان أو بمشيوا. See what they do with this after. Can you ask someone? أم شوني كأبين له دوامه. أما ريسايكلينا أو جلو برجانية كلنا معمله كانوا فريين دعاء وين بؤيرة للرجيم خلق هجارة وبمشيوا بفردا يكيك الشيء كانوا باكي كانوا پاچەکانی هەم دیسەبەنەوە کەنەوە بە جلوبەر گوێنێرن بۆ مارکێتەکانی ئەوروپا و بەریتانیا و وڵاتانی دیکە ئەیفرۆشنەوە بە پارەیەکی زۆر خەیاڵی. ئەو بۆیە وتم هەرەشم چکم ئەزانی کە شتی زۆر سەسۆڕێنەری تایە. Okay, so tell me about these cows. Is it free? It's a free cow. This is a free cow? Yes. And who take a milk from them or something? Well, I don't know. If I want a milk, I can go just take a milk. Yes. No. It's a free. No. This is free cow. It's all time it's free road on the road and eating the food only. So if they go to some places which is they sell the fruit or vegetable, if they eat, yes. So they don't let them or it's free. It's okay. It's free. It's a free. الله ما قال فري كانن لهاتش كابيان ويأخون ولا ورن فبيئة ويكذبت وانا دسان ليبات تنانا بقالة كان جبوا يعني بهيش شوية دسان ليبات ياخذ رجليان ليبكا كميو وخوات مشتكي سر أربعة كان يا بخوات. Cow owners all time it's a free. Only night time only. Okay, only night time they take them. Milk and go to the all time it's free. عليه بس بيوارا أنا إتر خلقت عندوشت وشيرك أنا باتو. لا أخو خوش جماعتي معي عواش لي مالت أنا به بس برا الروشي بونيكية معكم رو أما موسيقى خوش ليه فلوت Indian دو bansuri من هيش نعلم ठीक है भाई Thank you ريفيو كم لكم من ببنوسن
لە پارەیان مەیەرێ چکم بەیکی کانەوانی کەشەمیانە وەدایەوە چاوان لە جیزان و شتەکە تەڵێ نەمە پاری پێ لەوە چێ تووشی کێشێکماکە. No, don't zoom in. So why we don't go to other place? You think it's dangerous? I think so. Yeah. For now, we're in Mabat. Huh? No. No? No. لكن أنا مش نجوده الله خطره. مانگەکانیشان کاوا مردارە بێت و ئیسا بۆ نمونەیان مردار بۆتەوە شتێکێن بەسەر دەموچاویا و ئیتی دوایەوەی بەنەی نێژن ئەم شێوەیە کەس ناچێ بەلایە کە سەری بڕێت یاخۆت گۆشتەکەی بخوات بە هیچ شێوەیەک. What is that? Islamic area. ئەمە جلوبەرگەکانیانە ها چۆن هەڵیان خسۆ بێرێ گور هەرونێ نەماگوژن. बाबा नंद किशोर वो तो नहीं है تا هەلێتە ئەمە بەراڕە لە بۆ گەنە. बाबा नंद किशोर का घर कहाँ गया? From where they bring the water? हाँ जिसका लड़का नहीं था वो जिसके और 3 बेटियां لێرە جلوبەرگە شۆن وشماڵەکانیانە بۆ سەرەوە لەوە چێت نزیکی 20 عایلێتیا بژی لەسەرەوە. इंग्लैंड से आया इंग्लैंड से नहीं इंग्लैंड नंद किशोर रहता था ना यहाँ पर बाबा चला गया छोड़ गया वो है तो बाबा ये बाबा के घर आए हो क्या हाँ this inside is big slum area وشو ما نباتە ناوە हाँ बाबा नंद किशोर बाबा है क्या راڕۆ لە ماڵە बाबा प्रणाम इंग्लैंड से कुछ लोग आए हैं बात करना चाहते हैं अपना एरिया प्लीज कम इन Hello. हेलो अरे How are you? ये बाबा आए हुए इंग्लैंड से होटल में ठहरे हुए हैं पर लिमिटेड में थोड़ा बात करना चाहते हैं मैंने कहा कोई बात नहीं हमारे बाबा से मिलो ओके थोड़ा सा ये दिखा देना अपना बाहर का एरिया बाहर का क्या दिखाना है ये ऐसे है कि क्या और अपने इंडिया का दिखाना चाह रहा था Is it a religious place? No religious place. What is this? Religious place बिरला मंदिर ले जाओ ना फिर religious place इनको चाहिए What is those books? Is for the kids? इस्लाम तो फिर अंदर ले जाओ तुम चलो ना मैं अंदर नहीं जाता अंदर नहीं जाते Okay, thank you. بديني أما الله نازل بشيبه. What was it, brother? He is a pradhan in Islam area. Is the toilet or the washing the clothes here? अंदर जाने को कोई दिक्कत तो नहीं है बाबू अंदर जा सकते हैं कि देख सकते हैं हम अरे अंदर बहुत छोटी गली है कहाँ जाओगे كره وده هيك بياوك جارم ريه. ये जा सकते हैं अंदर ما بزاني چیت یا بچینە کون و کەلەبەرەکانی هیندستان और भी गली है खत्म It's a finish for states Yeah, okay, we go back. That's it, we see. ئەمە خانوماڵەکانیانە هاوڕێ تی لەمە زیاتر بەخوا بڕۆین خەتەرە با بگەڕێینەوە لێرەیە هەچەیەکیان بوێتەوە نویکەن How much rupee they pay a month like here? Oh, is it free? It's like a council house? This is a slum area sir it's a like jhuggi type not home is allowed for government Okay. ئەمە خانوو تەجاوزەکان هاوڕێیان ئەم کەسانی کە لێرە ژین خانوویان کردوێتەوە تایە هەچ کات حکومەت بێوێت تێکیات بەڵامی تر لەبەرەوەی ناتوان مەسەلەن کۆمەڵە مناڵیان هەیە بچنە سەر جادەکان لێ بژین هێنە ئەم شوێنانە لەم کونوکە لە بەرانەیە ئاژین داوان هەر باشترە شوێنێکەکە تۆزێک لە سەرما و گەرمایان پارێزێتە گینا هیچ خۆشێکی تیان نییە هەرەوەی ئەڵێ ئەژین ئەگینا خۆی ئەمە بەخۆ مردنە بەڕاستی مردن زۆر لە ژیانە خۆشترە هەر
خواي قوري خوي تحملك فيها بس أمانة عن بجن بمشيو. And here why they sleep in the street like that? Is that Only for rest. only for rest? Yeah. With the kids? Yeah. Okay. आप लोग पूछे क्यों बैठे हो आप लोग ऐसे रेस्ट कर रहे हो ना? Inside is very congested, is very congested ना, but outside is very open air, it's a very Okay. This side is چیزه because على لنا زود تسكا لسجادة كان هاتون لي رئيس تخواور مالي قوة ببيت سجادة إسراحتك أو بدك بتيه أما لما على كان أنا شكون بتشوك الجانا بيتوني وأنا أنا سجادة كان ما بشوية رئيس ورق إنه إسراحتك خويا فنا ما بي يا ربي الحمد لله خويا وجاني بيو بخشوي خويا زور سباس بتو يا ربي ورسوار بوركاك ورا ببرونو دائما گەر بیشۆتشتانە لێرەی کڕم فڕێم قەت ناچم بیشۆم لەو تێلەکانە زۆر ناخۆشە. Short? Okay. How much is it? How much? 300. No, it's too much, brother. It's 100 is it, all of them? Right. Please, I'm speaking to him. It's okay. I don't need anyone. Thank you so much. Thanks a lot. Okay. 250. No. 100. 100. I take two. No. 100. I take two. Okay. Owner price 250. Wait. I take a two. I give you 200. That's it. Okay. No. Yes, brother. Come on. Okay, the white. Oh, it's gonna be dirty straight away. No. I don't want this color. Do you have something like a black? Black? Yeah, black. I'm extra piece of it. Okay. That's one. Oh, cheer. Bauker ولا بالك أدري أنا. Is it new? أبوه له جبوه. طب خا أنا بمشي زول في وديارني قبل الفريم. And the black one as well, of course, the black one. Some things I want to be like sleepy, you know, not too tight. Yes. Okay. I will take this one. 150 now, okay? 150. No. Okay. No. Last price 200. No. Okay. 200. No. أو تعمل فرشي جون أو هن أبغى يكرموا أخلي وتي ورا بيو بس أو بنجاك وتي ورا بيو 200 پاونێک وەشتا 500 کات قەی ناکە پارانە مێوردیکەمەوە What is it? ها؟ نازانم چیە دە نامێ لای بە Thank you so much. I don't want it. Thank you. Beside the bazaar. I know. What you gonna show? You gonna show me something? With the bazaar is the spicy clothing, sarees. I know, brother, but I'm hungry. I go eat now. Thank you so much. Bye bye. See, just look. Sure. This is a painting. You know Kama Sutra is the Mughal. No, baba, لا أستغفر الله. I'm Muslim, brother. I'm Muslim. It's haram. I'm a Muslim. Bazaar I show you. كورة بازار يجي لا يبغى عبيس. Next time. والله ما أقول. Local. Best quality. I use Cyberard. 700. 800. تا مش باشصة. أوكي. أما ما قريبة حشصة. والله ما كوالتك اللي ويتر باشترها. توزك أما قوي ترى لنا هو. خرسترشة.